بڕیاریشمان داوە کە لەمڕۆ بەدواوە تاکو یەکی چوار و ئەگەر پێویست کادرێژیش دەکرێتەوە بۆی کە بتوانین سەرجەم هاوڵاتیان ئاگادار بکەینەوە کە سەیرانگاکانی سنووری ناحەی قەرەهەنجیر بە هەموو گوندەکانیشەوە دادەخەین. ئەمەش بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە بۆ بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە کە ڤایرۆسێکە لە هەموو جیهانە بڵاو بۆتەوە بۆیە تکایان لێ ئەەکەم داوا ئەەکەین بە ناوی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری ناحەی قەرەهەنجیر داوایان لێ ئەەکەین کە بڕیارەکانمان پێشێل نەکەن و تکایان لێ ئەەکەین کامە بۆ بەرژەوەندی گیانی خۆیانە و هەروەها چەند بڕیارێکی تریشمان دەرکردووە لەوانە داخستنی سەرجەم دوکان و چایخانە و سەرجەم خواردنگەکان و لە فەفرۆش و سەرجەم ئەو عارەبانانی کە پێشتر کاری لە فەفرۆشتن یاخود کاری فرۆشتنی تریان دەکرد و هەروە بڕیارماندا بە داخستنی سەرتاشخانەکان کە ئەمەش هەم دیسان بۆ بەرژەوەندی سنووری ناحەی قەرەهەنجیرەوە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی ناحەکەمانە